ڕێزبەندی خولەکانی ئەوروپا بۆ 5 ساڵی ڕابردوو ڕاگەیەندرا و یارزانەکانی خولی فەڕەنسی لە بەدەستهێنانی پێڵاوی ئاڵتوونی گورجێکی کوشندەیان بەرکەوت. یەکێتی تۆپی پێ ئەوروپا ناسراو بە یوفا 5 ساڵ جارێک ڕێزبەندی باشترین خولەکانی ئەوروپا ڕادەگەیەنێت. بە پێی ئەو ڕێزبەندی کە یوفا بۆ 5 ساڵی ڕابردوو بڵاوی کردوێتەوە، پرێمەر لیگ باشترین و بەهێزترین خولی ئەوروپایە و پلەی یەکەمی لە لالیگا وەرگرتووە. لە دوای ئەویش خولی سپانی ناسراو بە لالیگا لە پلەی دووەم دێت. خولی ئیتاڵی ناسراوە بە کاڵیچۆ پلەی سێم و خولی ئەڵمانیشکا بە بۆندسلیگا ناسراوە پلەی چوارەمی وەرگرتووە. ئەوەی جێگای سەرنج و تێڕامانە خولی فەڕەنسی ناسراوە بە لیگ 1 پلەی پێنجەمی لە بەرژەوەندی خولی پورتوگالی لەدەست داوە و لە ئێستادا و خولا یەکێک نییە لە 5 خولا گەورەکەی ئەوروپا. ڕێزبەندی یانەکانی ئەوروپا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بەدەستهێنانی خەڵاتی پێڵاوی ئاڵتوونی بۆ گۆڵکاری ئەوروپا دەبێت. بۆ پێی هەر گۆڵێک لە 5 خولا گەورەکەی ئەوروپا 2 خاڵ وەردەگرێت. هەروەها خولەکانی ڕێزبەندی شەشەم تا 21 1 خاڵ و نیو وەردەگرن. لە دوای پلەی 21یشەوە هەر گۆڵێک تەنها بە 1 خاڵ هەژمار دەکرێت. دابەزینی خولی فەڕەنسی ناسراو بە لیگ 1 ئەرکی لیۆنێل مێسی خاوەن زۆرترین پێڵاوی ئاڵتوونی و تەواوی یارزانانی ئەو خولە قورس دەکات. بۆ پێی یارزانانی خولەکانی پرێمەر لیگ، لالیگا، کاڵیچۆ، بۆندسلیگا و پورتوگال بە تۆمارکردنی 30 گۆڵ دەبن بە خاوەنی 60 خاڵ. بەڵام یارزانانی خولی فەڕەنسی لە 30 گۆڵ تەنها 45 خاڵ وەردەگرن. خەڵاتی پێڵاوی ئاڵتوونی لە کۆتایی هەر وەرزێکدا دەدرێت بەو یارزانی کە لەسەر ئاستی خولەکانی ئەوروپا بە تۆمارکردنی گۆڵ زۆرترین خاڵ بەدەست دەهێنێت. ئەم خەڵاتە سەرەتا لە ساڵی 1967 تا ساڵی 1991 لەلایەن ڕۆژنامەی لیکیپی فەڕەنسیەوە دابەش دەکرا. بەڵام لە ساڵی 1996ەوە تا ئێستا ڕێکخراوی ئەوروپا سپۆرت میدیا ئارکی ڕێخستن و دابشکردنی ئەو خەڵاتی لە ئەستۆدایە. وزابیۆ دا سیلڤا فرێرا یەکەم یارزانە کە خەڵاتی پێڵاوی ئاڵتوونی بەدەستێناوە. گێرد مۆلەری ئەڵمانیش یەکەم یارزانە توانیوێتی 2 جارم خەڵاتە بەدەست بهێنێت، ئەویش لە ساڵانی 1970 و 1972 بوو. لیۆنێل مێسی ئەرجەنتینی و ئەفسانەیانی بەرشەلۆنەی ئیسپانی و یارزانی ئێستا یانی پاریسان ژەرمانی فەڕەنسی 6 جار توانیوێتی ئەو خەڵاتە بەدەست بهێنێت و بە 6 پێڵاوی ئاڵتوونی پێشەنگی یارزانانی ئەوروپای گرتووە. هەروەها بە 50 گۆڵ لە 1 وەرزدا خاوەنی زۆرترین گۆڵە کە پێڵاوی ئاڵتوونی پێ بەدەستێنرابێت. لە دوای ئەویش کریستیانۆ ڕۆناڵدۆی پورتوگالی و یارزانی پێشووی ڕیال مەدریدی ئیسپانی و ئێستا یۆڤانتۆسی ئیتاڵی دێت بە 4 پێڵاوی ئاڵتوونی. لەسەر ئاستی یانەکان یانەی بەرشەلۆنا بە 8 پێڵاوی ئاڵتوونی زۆرترین جار یارزانەکانی خەڵاتەکەیان بردوێتەوە. لەسەر ئاستی هەڵبژاردەش هەڵبژاردەی پورتوگال بە 8 جار خاوەنی زۆرترین پێڵاوی ئاڵتوونیە. خولی ئیسپانی ناسراو بە لالیگا بە 15 پێڵاوی ئاڵتوونی کە لەلایەن 7 یاریزانیەوە بەدەست هاتووە پێشەنگی خولەکانی ئەوروپای وەرگرتووە.